50 ساڵ زیاتر ئەم پیاوەمەردە لە پێناوی کوردستان و لە پێناوی خەڵکی هەژار و بە تایبەتی هەژار و چەوساوی ئەم میلەتە خەباتی کرد ژیانی خۆی و خێزانی و کەس و کاری خستە پێناوی ئەم خەباتەوە و لاپەڕەیەکی چەندین لاپەڕەی زۆر گەشتی لە مێژووی کووردا بۆ هەموو کوردستان چوار پارچەی کوردستان نەخشان ڕێبازێکی نەخشاندووە ڕێبازێکی بەجێهێشتووە بۆ هەموو لایەک بۆ هەر چوار پارچەی کوردستان کە ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک بگیرێتە بەر دەبێتە مای خۆشگوزەرانی و مایی بە دامەزراوەیکردن و گەیشتن بە هیوای لە مێژینەی گەلی کورد. کەم سەرکردەمان هەبووە لە عەشیرەت و لە بنەماڵەیەک و لە دیوەخانێکەوە نێتە دەرەوە. تەنها سەرکردە کاک نەوشیروانە کە هیچ عەشیرەتێکی لە پشت نەبوو، هیچ کەسێکی لە پشت نەبوو میلەتی کورد نەبێ خۆی نەبێت. لەبەرەوە ئەو پیاوە زۆر گەورەیە، زۆر گەورەیە وە قەچی نەگەڕاوە بە دوای پلۆ پۆستە. سەیری پۆستی کوڕەکانی کەن، سەیری تو سەرۆت و سامانەکانی کەن. من ئیتر خۆتان سەر پشکەکەم بڕیار بن لەسەر گەورەی ئەو پیاوە.